بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکە سڵاوتان لێ بێت لە عەلوەکەی شاری هەولێرم وا دیارە ڕۆژ دوای ڕۆژ نرخی تەماتە ڕوو لە بەرز بوونەوەیە بە جۆرێک لە ئێستادا نرخی تەماتە دوو قاتی مانگێک لەمەوبەر نرخەکەی بەرز بووەتەوە لە ئێستادا نرخی تەماتە بۆ چیلۆیەک 1000 تا 1100 دینار تاکو 1125 دینارە هاوکات لە بازار و لە شوێنەکان تاکو دەگات بەدەستی هاوڵاتی 1500 دینار تاکو 2000 دینار دەوەستێتن لە کاتێکدا مانگێک لەمەوبەر نرخی هەر چیلۆیەک تەماتە لە عەلوەی هەولێر تەنیا 500 دینار بوو من بۆ مەبەستە دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ خۆیاندا بکەم ئاسڵاوت دەبێت تۆم کاتت باش پێم بڵێ بۆچی نرخی تەماتە بەم شێوەیە گران بووە خێربێ خێرمە سەر چاو کاکە پێش 20 ڕۆژی تەماتە بە 500 دیناری بە عێراقی بەسڕا تەماتەی زۆر بوو تەماتەی چاک بوو ئێستا بەسڕا تەماتەی کم بووە بەشی خۆی ناکە بەشی خۆی ناکە تەماتە ئێستا تەماتە لە بەسڕا ئێستا دەگاتە ئێرە 700 دینار ڕاوەدە 300 دینار ڕاوەدەچی تەماتەکە بەقار دەبن 4 کیلۆی نافرۆشێ بنی هەموو زبالەیە خراپە تەماتەکەی حکومی نمایە تەماتەی بەسڕا ئێرانی بە 1100 دیناری بە 1000 هەیە ئێرانی بەس بە قاچاق دێتە ژۆرێ ئەگە بە قاچاق نێتە ژۆرێ سبێنێت تەماتە حدودەکان بکەوت تەماتە دەبێت 500 دینار ئێرانە فەقیر پێی دەکرێت لە پازەی ڕەمەزانەوە تەماتە تا ئێستا بە 1000 دیناریە عێراقی بەبە ناکەوی ڕزقەکانی کەش نافرۆشێت لە بە تەماتەی سەرەکی بەقاری تەماتەیە باشە هۆکار چێ تەماتە عێراقی نەماوە حکمی نەماتەوە هەموو سارەتان نەورۆزی ئیش دەکە بەسڕا لە پاش نەورۆزی تەماتە حکمی نامینێ هاتە بەسڕە ئێستا بەرهەم نایەن گەرمە لێوێن دەرێ ناگاتە ئێرە لە ئاخیرجی لەسەر دەچی داوا لە حکومەتی هێرم دەکەم حدودەکان مالوو بکەتەوە تەماتەی بینە ژۆرێ بێ لەکوێ بێن لە هەموو حدودەکان تەماتە ئێستا پێم بڵێ دەگوترێت تەنیا ئەو تەماتە ئەگە حدودەکە بێتەوە تەماتە 400 دینار دێتە ئێرانە ئێستا بە 1000 دیناری فرۆشتنی زەرەرە بە 1000 نایدێنەمە دەگوترێت لە ئێران و لە چەند شارێک چەند پارێزگایەکی عێراق تەماتە بۆ هەرێمی کوردستان و بەتایبەتە هەولێری پایتەخت دێ ئێستا کە تەماتەی عێراقی نەماوە چۆن تەماتە لە ئێران بە قاچاق دێ بە قاچاق دێ ئەنە تەماتە ئێستا لە بازارەکانی هەولێر هەمووی ئێرانی بە قاچاقە هەمووی قاچاق داواکاری ئێوە لە حکوومەت چییە؟ وەڵا داواکاریمان لەوەیە لە حکومەتی حدودەکان بکرێتەوە تەماتە بێتە ژۆرێ حدودەکانی حکومەتی مە قەتعی کردیە حکومەت لێرە هیچ مشکلی نێدێ بەس حدودەکانی مە قەتعی کردیە نالی بێتە ژۆرێ لە بە تەماتەی بەسڕا تەماتەی بەسڕا حکومی نەما خلاص دەگوترێ بەهۆی مانگی ڕەمەزانە تەماتە بەم شێوەیە هیچ پەیوەندی بە ڕەمەزانی وەنیە تەماتە هیچ پەیوەندی پێوە نییە سبێنێ ئەو شەو حدودی بکاتەوە سبێنێ وەختا دەیتەوە تەماتەی دەکرێت بە 500 دیناری پەیوەندی بە حدودی وە نییە خواستێکی یەکجار زۆر لە سەرەکی تەماتەیە گومرک بازاری مە سەرەکی گومرک تەماتەیە ینی بازار سەرشیەوە بەس تەماتەیە ئەگە تەماتە گران بوو شتەکان کەس بازاری نامینێ بەقاردەی زۆر بەقاردەی ئێوارە لە دێرکوانە بوومە شەوێ زۆر بەقاراتێت تەماتی پێ نەکرا چیتەوە بۆ تەماتە گرانە پێی نافرۆشێ بازار ڕۆ عشیرەمە بکری بە چەند بلاتەوە دەبێت لە دکوانە بە 2000 بلاتەوە باش واسیەوەت کرد لە بازارەکان ئێستا تەماتە چۆن مامەڵی پێوە دەکرێت بۆ منە لە شێخ خەڵات دەگوتیرە بە 1500 دینارە لە 1500 دینارە لێکوانە بە 1000 کردی بە 1500 دیناری بدا کابرا خەسارەی هەیە کۆ ئەی لە شوێنەکانی تر دەگوترێت لە هەندێک شۆن تاکو 2000 ڕۆیشتووە لە مارکێتەکان بە 2000 تەماتە لە مارکێتەکان بە 2000 1 کیلۆ بە 2000 1 کیلۆ تەماتە بە 2000 تەماتەی باشە عان لێرە هەبی بە 1000 ڕقەچی دەکات سەرەکی گومرجی تەماتەیە تەماتەیە ئەگە تەماتە نەبوو هیچ ڕزقەکە باش نافرۆشێ بازاری سەرشە و گومرگەی بەس تەماتەیە سەرەکی تەماتەیە گومرک باش ئەوانەی کە بەقاڵن بژێوی ژیانیان لەسەر ئەمەیە کە دێنە لای ئێوە چی دەڵێن و هاوکات کاردانەوەیان بەقات کاردانەوەی چێبی باقر حکومەت گرانی کردیە حکومەت گرانی کردیە بەسڕا هیچ حکومی نەما تەماتەی بەسڕا لێرە هەموو گومرجی بکات لەورێک تەماتەی بەسڕا تێدا نییە باست لەوە کرد لە ماوەکانی چەند ساڵی ڕابردوش بە هەمان شێوە گە دەگەیشتنەوە وەرسی بەهار و نەورۆز تەماتە بەم شێوەیە لێ دەهات دواتر چۆن چارەسەر دەکرا هەموو حدودەکان بتوی کێشەی نییە حدودی ئێران بکرێتەوە تەماتە کێشەی نییە سبێنێ حدود بکتەوە ئەو تەماتەی دەبێتە 500 دینار دەبێتە 400 دینار باشای بۆ جەژنی ڕەمەزان چەند بۆنەیەکی گەورەمان لە پێشە خەڵک چی بکەن چۆن تەماتە بکڕن تەماتەی وەڵڵی تەماتەی خەرک دەی بە 2000 بکڕی 1 کیلۆ دەبێتە 2000 ڕۆژ بە ڕۆژ بەسەرا کەمتر دەبی
15 ڕۆژ پێشتر ناو گومرجی بسڕوای 20 سیاری بەسڕای لێبوو هیچ تەماتێک لە 500 دیناری گرانتر نەبوو. دەستان خۆش سەرچاو. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە جێویستی بوون گوتەی یەکێک بوو لەو هاوڵاتی و فرۆشیارانەی کە لە حەلوەکەی شاری هەولێر سەرخاڵی فرۆشتنی تەماتەیە وا دیارە ماوەی چەند ڕۆژێکە بەهۆی ئەوەی لە پارێزگاکانی عێراق تەماتە بەرهەم ناهێنرێت و ڕەوانەی هەولێری پایتەخت ناکرێت بەم هۆیەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر نرخی تەماتە دروست کردووە و هاوکات ئەو تەماتەی کە لە ئێستادا دێتە عەلوەوە دواتر تەوزیعی سەربازارەکان دەکرێت ئەو تەماتەیەکی ئێرانی واتە لە ئێرانەوە ڕەوانە دەکرێت دەیش بە شێوەیەکی قاچاق وەیە کاسبکاران لە حەلوەکەی شاری هەولێر داوا دەکەن ڕاستەوخۆ سنوورەکان بکرێتەوە بۆ ئەوەی بە ئاسانی تەماتە بێتە نێو هەرێمی کوردستان و بەم شێوەیە نرخەکەی گران نەبێت چکە لە ئێستادا نرخەکەی دووقاتی خۆی بەرز بووەتەوە وەکە میشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.